خاکە جوانە بۆ من ژیانە ڕوح و جانم بە فیدای کوردستانە چاوی هەمووانە هیوای دڵانە چەند شیرینە بۆچی جوانی ژیانە ئەم خاکە جوانە بۆ من ژیانە ڕوح و جانم بە فیدای کوردستانە چاوی هەمووانە هیوای دڵانە چەند شیرینە بۆچی جوانی ژیانە لانەی ئەوینم سەرچاوەی ژینم کوردستان هەر تۆی چارەی برینە لانەی ئەوینم سەرچاوەی ژینم کوردستان هەر تۆی چارەی برینە دڵشادی و ئازادی و مایەی سەرفرازیم بۆ تۆ بە ڕوحم هەر ئامادە و ڕازیم سڵام، من ناوم سیدرا لە قوتابخانەی کلێڤەر دەخوێنم. زۆر سوپاس و مامۆستایەکان دەکەم لەگەڵ هاوڕێ ڕەفیقەکانم هاتیمە بۆ ئەو گەشتەکە زۆر خۆشە. Hi, my name is Shen. I study at Clever School, and today we came to a picnic with our school, and I really appreciate our teachers and our school. سلام، نامم من بلقیسه لپول چاره دخوینم لقطابخانه کلیبر ابرو که از دیگر ما مصطف قطابی تحولت خوهاتی ما سیران دست خوش بو ما مصطف قطابخانه من ئەی کوردستانم هاناسەم گیانم من تۆم ناوێ ئاوارە و پەرێشانم نووری چاوانم دایکم باوانم ڕۆژێ دوور لە تۆ هەڵ ناکەم نەتوانم ئەی کوردستانم هاناسەم گیانم من تۆم ناوێ ئاوارە و پەرێشانم نووری چاوانم دایکم باوانم ڕۆژێ دوور لە تۆ هەڵ ناکەم نەتوانم تۆ بڕوتینم خەونی شیرینم گێراییم دادێ دوور بم نەبینە تۆ بڕوتینم خەونی شیرینم گێراییم دادێ دوور بم نەبینە سێرابی لا 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 وی سێرابی لا 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 دەستەی کارژێر قوتابخانە و مامۆستایان بۆ ئەم ساڵیش هەڵسەن بە ئەنجامدانی گەشتێکی بەهارە بۆ قوتابیانی پۆلی سواری بنەڕەتی تا کۆشتەمی بنەڕەتی کە تێیدا کۆمەڵێک چاڵاکی و خۆشی تێدا لەگەڵ قوتابیان ئەنجامدرا. هیوامان بەردەوامی خۆشی مامۆستایان و قوتابیانە و سەرکەوتوو بن ئینشاءڵڵا.